دادگای فیدراڵی لەسەر دوو سکاڵای تایبەت بە هەرێم کۆ دەبێتەوە کە یەکێکیان پارتی تۆماری کردووە. پارتی فشارەکان بۆ سەر لەتیف ڕەشید بۆ دەست لە کارکێشانەوە لە پۆستی سەرۆک کۆمار چڕ دەکاتەوە. بەغدا موچەی مامۆستایان زیاد دەکات، لە هەرێمیش خانەنشینان داوا دەکەن موچەکانیان هاوتای بەغدا بکرێت. سڵاوتان لێبێ، ستاندەر ویسام پێشکەش دەکەین. دادگای فیدراڵی بڕیارە سبەی یەکشەمە کۆ ببێتەوە لەسەر دوو دۆسیەی تایبەت بە هەرێمی کوردستان. سکاڵا یەکەم لەلایەن نەهرۆ مەحموود پەرلەمانتاری پارتی لە بەغدا تۆمار کردووە. دژی سەرۆک وەزیرانی عێراق و وەزیری نەوتی عێراق داوای هەڵوەشانەوەی بڕیاری ئەنجومەنی وەزیرانی عێراق دەکات لە تیایدا نرخی 1 لیتر نەوتی سپی بۆ هاوڵاتیانی هەرێم جارێک بە 500 دینار و جارێکیش بە 250 دینار دیاری کراوە، لەجێی ئەوەی هاوشێوەی هاوڵاتیانی بەشەکانی دیکەی عێراق بە 150 دینارا بۆ هاوڵاتیانی هەرێمیش بەو نرخە بێت. سکاڵای دووەم وەزیری کۆچ و کۆچبەرانی عێراق لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان تۆماری کردووە و تایبەتە بە پرسی گەڕانەوە یاوارەکان لە کەمپەکانی هەرێمەوە بۆ شارەکانی عێراق تاوەکو 30 حوزەیرانی ئەمساڵ. پارتی لە بەغدا فشارەکانی بۆ دوورخستنەوەی لەتیف ڕەشید لە پۆستی سەرۆک کۆماری عێراق چڕ کردوتەوە لە کاتێکدا ناوبراو بە پشتیوانی پارتی پۆستی سەرۆک کۆماری وەرگرتووە. مەریوان قەرەنی جێگیری سەرۆکی فراکسیۆنی پارتی لە پەرلەمانی عێراق ڕایگەیاند ئەوەی لەم دۆخەدا ڕۆڵێکی گرنگ دەگێڕێت و دەتوانێت باڵانسی زۆربەی کێشەکان لە قازانجی هەرێم بشکێنێتەوە. سەرۆک کۆماری عێراق ناوبراو ئاماژەی بەوەش کرد سەرۆک کۆمار دەتوانێت دادگای فیدراڵی بێنێتە سەر هێڵە ڕاستەکەی ئەگەر نادوو ڕێگەی لەبەردەستە یان هەڵوێز وەرگرێت یان دەست لە کار بکێشێتەوە. ئەوە لە کاتێکدا پێشتر بە پشتیوانی پارتی لەتیف ڕەشید پۆستی سەرۆک کۆماری بەدەستهێنا و پارتی بە کاندیدی خۆی دادەنا. تاوەکو ئێستا پارتی جگە لە کۆمیسیۆن هیچ بەرپرسێکی خۆی لە بەغدا نەخشاندۆتەوە. نووسینگەی سەرۆک وەزیرانی عێراق ڕایگەیاند بە بڕیاری سەرۆک وەزیران 100,000 دینار بۆ موچەی مامۆستایان زیاد دەکرێت و بڕیارەکە مامۆستایانی خانەنشینیش دەگرێتەوە. نووسینگەی سەرۆک وەزیرانی عێراق ڕایگەیاندووە بە بڕیاری سەرۆک وەزیرانی عێراق نووسراوی ژمارە 466 ئەنجومەنی وەزیران بڕیار دراوە بە زیادکردنی 100,000 دینار بۆ سەر موچەی مامۆستایان و مامۆستایانی خانەنشینیش دەگرێتەوە. ئەو لە کاتێکدا ئەمڕۆ نوێنەری خانەنشینانی هەرێمی کوردستان لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا ڕایانگەیاند موچەکانیان هاوتای موچەی خانەنشینی عێراق بکرێت و سیدیکە دوانەکەوێت، هەروەها خۆیان سەرپشک بن لەوەی لە ڕێگەی چ بانقێکەوە موچەکانیان لاداهاتوودا وەربگرن. جێی باسا ساڵی پاریژ دادگای فیدراڵی بڕیاریدا بە موچەی خانەنشینانی هەرێم هاوتای بەغدا بکرێت، بەڵام تاوەکو ئێستا حکوومەتی هەرێم بڕیارەکەی جێبەجێ نەکردووە. ستاندەر نیوزمان پێشکەشکردن شاد و کامەران بن.